ئەم پارچەوەرەقەیە ئەکرێ گەشتەکەت بە وڵاتی چین هەڵوەشێنێتەوە. جا لەبەرەوە سەریان ڤیدیۆیەکە و سبسکرایبی کەناڵی یوتیوبەکەت بیر نەچێ بۆی کە بەردەوام معلوماتی وڵاتی چین بەدەستبێنیت. با باسێکی مەتان بۆ بکەم. جا تۆ کاتێک سەردانی وڵاتی چینەکەی و ئەگەیتە فڕۆکەخانەکان لێرە ئەم وەرەقەیە زۆر گرنگە، توانی هەر لە ناو تیارەکە یاخود پێشەوەی سەفەرەکەت بکەیت داوای ئەم وەرەقەیە لە خەتی ئێرلاینەکە لە خەتی هێڵی فڕۆکەوانیەکە بکەیت کە ئەمە تەفاسیلەکە چی تایە. باشە لێرە لەقەبەکەی خۆت کە لە پاسپۆرتی ئێمە عادەتەن باپیر ئەبێ بە سێرنەیم ئەبێ بە لەقەب لێرە ناوی خۆتە نووسی لێرە موالیدت بۆ منە لە ساڵە و دەست پێکەی لە مانگەوە دوایەوە بۆ ڕۆژ. ئیتر لێرە ڕەگەزەکەت لێرە ناشناڵێتەکەت کە عێراقە لێرە ڕقم پاسپۆرتەکە بنووسی و ڕقەمی ڤیزەکەت لێرە ئەنووسی. لێرەش ئەو تکتەی کە پێی هاتووی ئەو هێڵی فڕۆکەوانی کە پێی هاتووی بۆ من ئێساوی من ئیکەی 300 و دوای ئەوە چیمان هەیە ڕقم تەلەفۆنی خۆ دەنووسی لێرەیە و بۆ چ شتێک هاتووی بۆ بزنس هاتووی بۆ ستەدی هاتووی یان بۆ خوێندن بۆ تیجارەت بۆچی بۆ چ شارێک لە سین ئەڕۆی ئەبێ لێرە بینووسی و تەفاسیلی تەواوی ئەو شوێنەی کە بۆی ئەڕۆی هەبێ لێرە بینووسی. ئەمە لاپەڕەی یەکەم بەم شێوازەیە. لە دوای ئەوە ئەگەر تکتی گەڕانەوەت بڕیوە بۆ نمونە بۆ ماوەی مانگێک هاتوو بێرە تکتی گەڕانەوەشت بڕیەوە ئەبێ لێرە یەس هەڵبژێری و تەفاسیلی تکتەکە بنووسی. دوای ئەوە چ شتێک پێڵێ چ کەسێک ئەناسی لە وڵاتی چین عادەتەن ئەمە زۆر گرنگە، یعنی کە تۆ ئەچی بۆ لای ئۆفیسەرەکە بۆ لای کارمەندەکە زۆر تەرکیزەکاتە سەر ئەمە. تۆ لێرە یەس هەڵەبژێری ئەگەر لە ڕێی کۆمپانیایەکەوە هاتووی ئەبێ معلوماتی کۆمپانیاکە لێرە بنووسی ناوەکەی بنووسی لێرە دواتر معلومات لەگەڵ ڕقم تەلەفۆنەکەی. ئەم خاڵە زۆر گرنگە. جا لەبەرەوە کاتێک دێم بە وڵاتی چین بزان لە ڕێگەی کێوە دێم و معلوماتی تەواوی ئەو کەسە وەرگرم، هەم ناوی ئەو کەسە هەم ناونیشانەکەی و هەم ڕقم تەلەفۆنەکەی لێرە، چونکە زۆر تەرکیزەکرێتە سەر و خاڵە و یعنی بۆ منە ساڵی پار من لەگەڵ 12 کوردە هاتم سوڵتە باش بوو خێری تێ هەبوو منیان لەگەڵا بووم تەرجومان بۆ کردن تووشی مشکلە بوون تقریبا نیم ساعت ڕایەگرتین لەبەرەوەی ناوەکە یعنی نەئەچووە چۆنەڵی تەسەووری ئەوانەوە. جا لەبەرەوە بێ ئەو کەسێک کە پشگیری دەکات تەواوی تەفاسیلەکەی لابێ. دوای ئەوە لێرە کۆتا پرسیار ئەڵێ وڵاتانەی لە 2 ساڵی ڕابردووە سەفەرت بۆ کردووە ئیتر ئەمە پڕەکەیتەوە ملاپەڕی دووەمیش کۆتایی هاتوو ئیمزای خۆتەکەیت و ئەیدەی بە کارمەندەکە و داخڵەبی. جا هیوادارم ئەمە ئیسفادەیەکی باشی هەبێ بۆ کەسانی کە یەکەم جاریانە سەردانی وڵاتی چینەکەن. ئەم وەرەقەی زۆر گرنگە ئەکرێ ئەگەر معلوماتێکی ئەمە ڕاز نەبێ یان بیرە چوو بێتەوە یان تووشی مشکلەیەک بی ئەمە نهێڵێ داخڵی وڵاتی چین بی. جا لەبەرەوە زۆر تەرکیز کەرە سەری بەخێر و خۆشی.